سەرتا من بەخێر بێ سەرچاوە زۆر بەخێر بێ سەرچاوە کاکاوە ئەوڕۆ هاوکاریش باش کردین گوتی ئەلێرا دوو کەسی قسە خۆش لێ ینی بەتەمەن بیتن ماشەڵڵا ئەلێرە دیارە کەسی بەتەمەن کەمە گوتی مام عەبدوڵڵا و ئەیت کە چێ بوو مام ڕەسوول ڕەسوولاغۆی فەقیریش کە لەسەر پەلای گوێ ساغن بەس ئەتوش ئەوەندە بەتەمەن نی بە پیرت نەکەن لێ ئێستا ماکی بەشەر لۆ شێست ئەفتای ڕۆی هات بگاتە ئەفتای تەواو گلۆری دەکەوتە لێژی یاخوا تەمەن درێژ ئینشاڵڵا لەستا لە ئاکۆیان بە چ خەریکی چ دەکەن وەڵڵاهی هەتا مۆزەف بوو دوایش تەقاویت بوو خاننیش بوو ئەڵانی ماچ بکەم زۆر جار داعاجی مەسەن گلەی دەکەن پیرێژ نەبەتەمەنەکان دەرێن پیاوش تەقاعود دەبی لە مارەبی دەنگ و گارەگاری زۆر دەبی لا دەبی هەتا دەبی ڕاکێشی بکەی هەتا ڕاخەنەی خەتایەتونی فەرمانبەر بووی بەری داری کار بوو کارەبای بوو تەقاعود بووی بەری ئەلێرە لە ئاکۆیان بابرن کانی و کاری چی لێ زاتەمە کارێزێکمان دیت بەنەوە ڕووبار بەریدان سەر چاوی ئاکۆ بە خۆزانی مەسەلەن ئێرە هەموو کرا پیواز ئەکرا ماش پیواز ئەو بەری ماش و پیواز ئەری بخۆت ئێستا ناکرێت ناوەڵە بەخۆ لۆ ناکرێت خەرکە تااقەتی نیان ئاو نییە ئاو نەبوو براسی سا سار بۆ بەڵام بڕۆ یەک دووز نەمان لە چۆمی ئاکۆ ئەو هەموو بنە جوزە فیلانە هەیت نەمان جوز لێرە زۆر دەکرا نانە جوزی زۆر بەخۆی لێ بوون لە زمانی خۆل خۆ بە دەوری من نەبووینە ئەو شتا بەس ئەڵانەکە کەتوپی تێماینەکەم هەموویشێک بوون لە تێنا بە خۆزانی مەسەلەن هیچکە ساری چەند سار بوو مەسەلەن ئان داری چای نیوەیشێک بوو بەخوا ئەندەک پاوانە نەماینە لان لێرە مام عەبدوڵڵا لە بۆ دستانان چ بەکاردێن سۆبێدار بەکاردێن بەخوای ئەرێوە لە هەندەکایە هەندەکان نییە ێزەی لێ ناگەڕە پێکە نەکو دەرە ناومار پیس بیت وەلا برا ئەوە لە گۆڕینی بەس ێزەکە کە برێ و نەری مەسەن داریشە بە زەحمەت ڕاستە لە بەچێش لەبەرەوەی هەندێک کەس ئینسانەتی نیە مەسەلەن تڕاشک و تەکاداری زۆرمە لە ژینگە دەکرێت لەو چیا جوانێ دەکرێت خۆ چیای مەگەلک زۆرە مەرعاشی زۆر نێ وارچ دەوەتان چییە؟ هەموو چیە هەلە سپیچی بگرە و مەرعای مێ تێت هەندێنی تۆ تویستانە لە سوستانە تێت و گەری سەرە لەگەری سەرا پەر تۆ گەری بمێدێتەوە تۆ ئێرانە ئەو زێڕینە کوڕک ئەسی تۆ زاگیری هەتا کڕش مام عەبدوڵڵا لە زۆربەی ئەو منتقانە مەسەلەن منتقەی چیا و شاخن چیاکەی مەسەلەن پاوان پاسکردن هەر کەسە و پاوانی خۆتی لێرە پاوانیان لە بۆ هەم کەسی احتیاجیان مەرعات جوایزە و پاوانی جوایزن پاوان نیە لۆ مەسەلەی هەندێ بری پاوان بکرێ لێ نەگەڕن ئەم بچمێ یانی دیبچێتی لۆ هەموو خەرچی گوندی وشێکە لۆ خەرچی گوندی هەموو شێک سنووریشن نەبووە نەدەگە فەقییانە نەدەگە برمێدێ ئەمە سنووری نییە برمێد و فەقییان چونکی ئێک گوند بووینەوە زمانی خۆ ساڵانە لێرە بەفر کو دەکەی بەخوای ئەکەوی بەس ێزە چەند ساریشە مەسەلەن بەخۆزانی جەو گۆڕا بوو ڕاستە تێگەی ئاو نەما بوو شت نەما بوو هەرەندە ئاوە ما بوو لە کاوازانی کە دوو سار و میرا بوو ئاو هەندە نەبوو ئەو سار ڕامەتش باش الحەمدوللای شکر ئەو سارەکە زۆر چاق دەی قەلبی ساغ بی سەلامەت بێ بەخێر دانشی ئەمە خۆشحاڵین بەخێر بەسەر ڕۆلێک نەمە بن ڕەبی ئاوادان بیمار لۆ برالە هەموو شتەکەی بەس خەمن نەبی شان الحەمدوللای خۆ بەدا خێر بێ سەر چاوێ چاوت خۆش بی